ورا دي 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 كان أصلي بردان خەڵکی بە شەرەف و بەژمێنەتی کوردستان جەماوەری ڕاپەڕیوی خێرنەدیوی کوردستان دوای ئەو هەموو زوڵم و ستەمەی دەسەڵاتی چەتە و خوێن ڕێژی خۆماڵی کوردی دەستی پێکردووە لە سەرەتای گرتنە دەستی دەسەڵاتەوە دەستیان نەپاراسۆ لە گرتن و کوشتن و پەلکەشکردنی هێزی داگیرکاری بێگانە و شەڕی ناوخۆ و دۆڕاندنی زیاتر لە نیوەی قەوارەی بە تاڵکراوەکەی هەرێمی کوردستان لە قوماری ڕیفراندۆمی قەومچێتیدا هەروەها فرۆشتنی سەر و ژێری خاچی پیرۆزی وڵات و هەروەها هەرزان فرۆشکردنی نەوتی نەوەکانی ئێستا و ئایندەی وڵاتەکەمان ئەمە سەربارەی نان بڕینی بە کۆمەڵ و دادۆشینی گیرفانی خەڵکی بە ناوی درۆینەی ئابووری سربەخۆ و بە تایبەتکردنی کەرتە گشتەکان ئێستاش وەک هەموو ئاگدارن هیچ ئومێدێک نەماوە بۆ ژیانێکی شایستەی شەرەفمەندانە لە ئاس خوێن و خەباتی چەندین ساڵەی هاونیشتیمانیانی کوردستاندا بێت و چاوەڕێی دۆخی لەمەش مەترسیداترین ئێستاش دۆخەکە لە کۆنتترۆل دەرچووە و تروسکەی ئومێدی تێدا بەدی ناکرێ سەرڕای ئەو هەموو فشارە دەرونی و ئابوووریەی لار چوار لاوە بۆ خەڵکیان هێناوە وەک هەمیشە لە ڕێی بەڵتەجی و چڵکە خۆرەکانی خۆیانەوە دەستیان کردوتەوە بەگرتن و ڕاودونانی چالاکوانان و هاوڵاتیانی خاوەن هەڵوێست بۆیە لێرەوە ڕای دەگەێنین بە هیچ شێوەیەک ڕفاندن و گرتنی چالاکوانان و خۆپشاندەران قبول ناکەین دەبێت سەرجەم دەستگیرکراوەکان لە سلێمانیەوە تا بادینان ئازاد بکرێن و درێژەش بە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان دەدەین چونکە گرتن و کوشتن چارەسەری بێپارەی و بێوەزعی موچەخۆران ناکات و نامان وەستێنێت بۆیە پێویستە هەموو چین و توێژەکان بێنە مەیدان و چیدی ئەم دۆخە قبول نەکرێت ئەویش لە پێناو ئێستای خۆمان و ئایندەینەوەکانمان هیوادارین ڕۆژی شەممە هەموو چین و توێژەکان بەشداری خۆپشاندانی فراوان بکەن دژی ئەم ستەم و نادادەی دەسەڵاتی خۆسەپێن و خوێنمش ئەنجومەنی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی و چالاکوانانی دەڤەری ڕاپەڕین 3/12/2020 ڕۆژی شەمە کاتژمێردا ئەلێرەین وەکو گربوونەوەیکی ناڕازی چونکە دەوامنێ لێرە ناجوڵین بەڵام هیوادارم ئێتی بەڕاستی خەڵک بێمەوقفی خۆی لێرە بنوێنێت چیتر لە پشتی فەیسبوکەوە نەبێت پێویستە وازبی سەرشانتە وازبی ئەخلاقیە نیشتیمانیە ئینسانیە دینیە داوا لە مامۆستانی ئاینی دەکەین لە مامۆستان تێگرا فەرمانبەران وە خەڵکی ستەم لێکرا و خەڵکی هەژار ئیتر بەڕاستی پێویستە خەڵکی هەژار لەسەر مافەکانی خۆی بێتە دەنگ ئەمە داهاتوو بەرامبەرەکەمان دەیسەلمێنێ یعنی هەنگاوی ئێمە دەکەوێتە سەر ئیشتیجابەی دەسەڵات ئەگەر لەمە دۆ دەسەڵات هەرەوە بێ فعلەن ئەم شتە گۆڕانکاری بەسەردادێ چونکە بەڕاستی گەشتۆتە قیمما یعنی ئەمە سوکایەتیە بەڕاستی مردنیە بۆ هەموو بۆ دەسەڵات وەک نەک بۆ دەسەڵات بۆ خەڵکیش بەگشتی ئەم قسە دەکەم بگاتەوە حەدەی مامۆستایەک کۆڵان بە کۆڵان بگەڕێ بۆ کرێخانەوەکەی یعنی لوتکەی بێ شەرەفێ بۆ دەسەڵات بەڕاستی ئەمە دەکەوێتە سەر ئیشتیجابەی بەرامبەر ئەگەر بەرامبەر بە مەردانە ئەم جارە نێتە مەیدان بە فعلی دۆخەکە دەگۆڕێت یعنی هەنگاوەکانمان دەگۆڕێت ئیتر سڵ لە مردن ناکەینەوە و بەواقعی پێ دەڵێن چکە مردوین ئەمە حەقیقەتە یعنی شەرەف شکاندن مردنە بۆ پیاوێکی بە شەرەف